ئەوەی ئەمڕۆ ئەخلاقی ئەم ملەتەی پاراستووە ئەم لایەنە ئیسلامیانن بەتابەت کۆمەڵی دادگەری کوردستان ئێمە نەبوایین دوای فەزلی پەروەردگار بەڕاستی وەزعی ئیسلامەتی لەم وڵاتەیە ئاوا بەو شێوە نابوو. ئێمەین لەسەر هەموو بێ ڕێزێک بەرامبەر بە ئیسلام، بەرامبەر بە سەرپۆشی ئافرەتان، بەرامبەر بە ڕیشی پێوان، بەرامبەر بە پێغەمبەری نازدار هاتوونەتە جواو خودی مامۆستا عەلی باپیر ڕێپێوانی کردووە. بەداخەوەیەکێتی و پارتی پەرلەمانی کوردستانیان بێنرخن بێرزشیان کرد، هەموو دامەزراوەکانی هەرێمی کوردستان بەسەر چووە. ئەمنەوە هەموم لە هەمووی بەسەر چووە، هەموویانی کسپایر کردووە، ڕێزیان بۆ خۆشیان و بۆ کورد و ئەوەی هیچ نێشتو لە کوردستانە. ئەمڕۆ بڕیار گەیشتوتە بەغداد، بەڕێل لە بەغداد پێمان لێی نەبڕێ باشترە، وەڵڵا بۆ داعوەکەمان باشە، بۆ کارەکانمان باشە، لەبەرە هیممەت بکەن، با بەڵێنێ بەیەک بدەین لەم مەجلیسە، هەر ئەم مەجلیسە بەڵێن بدەین، دەنگی خۆمان لەم ناوچەیە گێڕینەوە. بمکەن بە کێوێکی ئاڵتون لە بۆ ئێوە دەتوێمەوە، تفەنگەکەم بۆ دابنێن سبەینێ دەگەڕێمەوە، سەد جاری دی شەهید ببم لە ناو خوێندا بتلێمەوە، دەسمە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵ و سرودەکەی دەڵێمەوە. برایانی عەزیزم، خۆشەویستانم، ژیانی ئینسان بریتیە لە کۆمەڵی وێزگە، هەر وێزگەیەکی بریتیە لە کۆمەڵی هەڵوێست. یەک هەڵوێست ئینسان ئەگەیەنێتە چڵەپۆپە، یەک هەڵوێست وەرنەگرتن ئینسان ئەگەیەنێتە نزمترین ئاست. ئێوە لە ڕاپەڕین بەرزترین هەڵوێستان نواند، لە ئامێزگرتنی ئێمە بەرزترین هەڵوێستان نوان. بڕیارێکە و قەرار بێ بیدەین بەیەکەوە، ئەو بڕیارە بڕیاری یانزەی یانزەیە، ئەبێتە مێژوو بۆ هەموومان، ئەبێتە سەروەری بۆ تاکە تاکەمان، ئەبێتە خۆشبەختی بۆ تەواوی خەڵکی کوردستان، ئەبێتە خۆشگوزەرانی بۆ تەواوی عەراقیەکان. ئەویش ئەو بڕیارەیە با بەیەکەوە بڕیار بدەین کۆمەڵ سەرخەین.